کارگاه کاشول سلیمانی دمیدین کردستان رو داوی دا ببینن. کارگاه کاشول سلیمانیه زیتا خوارنه به سیستم کولد پرس آنکو گواشتنا سار بر همتینه. اف کارگاه لسر روبر 2400 مترین دوجا لدروازه سلیمانی هاتی آوا کرن. اف کارگاه ده سال 2019 انده هات درست کرن. راستو خو گل باروجان دیکن زیتا خوارنه. روزانه اف کارگاه 20,000 لیتر زیتا گل باروجان به سیستم گواشتنا سار بر همتینه. روزانش 15 تن وان گل باروجان گوجوالات روسیا و اوکراین و مالدووا جبو کارگاه تن دیکن زیتا خوارنه. مهانه اف کارگاه 500 تن وان گل باروجن تایبت به زیتا خوارنه و لوان ولاتان هاورده دیکن. سەرەتای بیرۆکەی ئەم کارە بەهۆی خراپی ئەو کوالیتی خواردنانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە گشتی سێری بکەیت ناڵێن هەمووی بەڵام بەشێکیانی بەڕاستی کوالیتی خراپێکێک لەوانە زەیتە. زەیت یەکەی سەرچاوەیەکی سەرەکی خواردنە، یعنی ئاسان نییە گەر ئینسان بل لە زەیت کاتەوە بە ئاسانی لە ژەمە خواردنەکان دەریکا وەکو گۆشت بە برنجان هەر شتێکی تر. سەرەتای بیرۆکەکە لێەوە دەستی پێ کرد لە هەمان ئاشکرایە کە ئەو کوالیتی ئەو زەیتەی لە بازاڕە هەیە وەکو پێویست نییە. لە دوای سێشکردن و گەڕانم سێرم کرد زەیتەکەیە کۆڵد پرێس پەستانی سارد. ئەم زەیتە بەڕاستی تەواو پێچوانی زەیتە بازاڕەکان و تەندروستە. لێەوە بیرۆکەی کارەکە دەستی پێ کرد. لە ساڵی 2009 لەگەڵ هاوکارەکانم هەساین بە دامەزرانی ئەم کارگەیە لەسەر ئەو بنەمایە. لە پاشان لە دوای کۆبوون و خۆڕێخستن بۆمان دەکەوت ئێماتوانێ ئەم کارگەیە بێتە سەرچاوەیەکی سەرەکی بۆ زەیتی تەندروست و بۆ هەلی کار و بۆ پێشکەوتنی وڵاتیش. بەنمونە ئەگەر باسکەین وڵاتێکی وەکو ماڵدۆڤا کە گەورەی وڵاتەکەی بە نزیکی بەقەی هەرێمی کوردستانە سێرەکەی ساڵانە داهاتی 1 ملیار دلاری تەنها لەسەر گوڵبڕۆ زەیت هەیە. وتمان بۆچی ئەمە نەکەینە پرۆژێکی استراتیژی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش. لێەوە کارەکە دەستی پێکرد و سەرچاوەکە پلانێکی درێژمان بۆ داناگرت. جەنابتان دیقەتان نابێ لە پلانێک مادانە کە تا ساڵی 2030 بتوانین پێداویستی هەرێمی کوردستان پڕکەینەوە لەگەڵیشیان بتوانین ئەم بەرهەمە هەنگاو بە هەنگاو لە هەرێمی کوردستان بچێنین. زیدەی 6 کڕووکەچان di nava kargehê de kar dikin. Her wiha 205 kesên din jî li derve ji bo kargeha Kaşûk kar dikin. ئێمە وەکو کارگەی زەیتی سروشتی کاشۆ کە لە ساڵی 2019 دەستمان کردو بە بەرمێنای زەیتی سروشتی لە سەرەتادا ئێمە توانایی ئینتاجیەکەمان کە 500 لیتر بووە بە خۆشحاڵیەوە کە ئێستا ساڵی 2024 توانیمانە لە ڕۆژێکدا بگەینە 20,000 لیتر بەرهەمی بهێنین. ئەمەش بۆ ئێمە جێگەی شانازی و سەرکەوتنە و پشتیوان بەخوای گەورە لە هەوڵی ئەوەداین کە چەند بەرامبەری بکەینەوە تواناکەمان. لە ئێستادا کە ڕاستەوە خۆ نزیکەی 183 خێزان ئیسودمەند دەبێت لە ئێمەوە بەناڕاستەوە خۆش 250 خێزانی تر کە سودمەندە لە ئێمە کە بەکۆی گشتی 500 خێزان ئەکان لە گەڵ ئێمە کە سودمەند ئەبێت لە وڵاتەکەی خۆمان لە نیشتیمانەکەی خۆمان کە توانامان هەیە و ئیشاءڵڵا بەرنامەشمان هەیە کە بە نزیکترین کات لە ساڵی 2026 و تاکو 2030 بیکەینە چەند بەرامبەر ئەو ڕێژەیە. ئەوەی کە ئێمە جیا ئەکاتەوە لە هەر زەیتێکی تر لە هەر ڕێژەیەکی لە هەر کارگەیەکی تر ئەتوانم بڵێم ئەوەیە کە ئێمە ئەتوانین بیسەلمێنین کە زەیتی ئێمە سروشتیە 100%. وڵاتی مالدۆڤا یەکە ji welatên dehemîn di cîhanê de ji bo beremanîna golabarojan yên taybet bi zeyta xwarinê ve. Eldof raporteka Verium Agro Group bu çandin û beremanîna dendik anko tovkên golabarojan
لمالدوفای 389,000 هکتار جبو گلباروژان هاتینه چاندن ده سالا 2023 ده. هر الگوری و راپورته مالدووا کاریه 1 میلیون تن توفکن گلباروژان جبو زیتا خوارنه برهم بینه ده همان سال ده. ئێمە لە بەشی بەرەمێنان لە کارگەی زەیتی سروشتی کاشۆ کە ئەم بەشەش پێگاتۆ لە کۆمەڵی بەشی تر یەکێ لەوانە بەشی دروستکردنی دەبەکانە کە ڕۆژانە بەپێی داواکاری ئێمە دەبەمان بۆ دروستەکەن کە سێ جیازمان هەیە کە 5 کارمەند لەم بەشەدا ئیش دەکات و بەشی بەرەمهێنانی بەشی بەرهەمی زەیتمان هەیە کە لێرەکانە جیازەکانمان ڕۆبڕۆژە دەهاڕن و زەید وەردەگرین کە لەم بەشەش 20 کارمەند ئیش دەکات و بەشی پاڵاوتنمان هەیە کە دوو جیازی فلتەرمان هەیە ڕۆژانە ئەو زەیتی لەسەر مەنەسە و جیازەکانەوە دادەبەزێت لەم بەشە فلتەری دەکەین کە لێرەش 5 کارمەندمان هەیە و دەچێتە بەشی پاکێجین کە لێرە خۆشبەختانە کۆمەڵی خاتون ئەم بەشە بەڕێوە دەبن کە هەمان کەسانی شارەزان و لە ئەم بەشەدا دوو هێڵی بەرهەممان هەیە کە بەپێی 4 جۆر قیاساتی زەیتمان هەیە کە لیتر و 500 و 800 و 3 لیتری و 5 لیتریمان هەیە کە ڕۆژانە بەپێی داواکاری بازار ئامادە دەکرێت و بەشی پاکێجینمان هەیە کە دواتر لێرەکانە دەچێتە بەشی کۆگا و بە هەڵگرتنمان هەیە کە هەموو ئەم بەشانە لەژێر چاودێری بەشی کوالەتی کۆنتترۆلدا دەبێت کە لێرەش مختبەرمان هەیە ڕۆژانە چاودێری ئەم بەشانە دەکا و لە هەموو بەشەکان تێز زۆر دەگرێت کە بۆی بزانن لەژێر چاودێری تەندروستیدایە و هەم لەژێر چاودێری موادەکانیش لە ئاستێکی بەرزدایە و هیچ کێشەیەکمان نییە. ev bargirer ji Moldova hatiye û denkên Gulbarojan ji bo vê kargeha Kurdî anîne. ev amîrên henê amîrên harînê ne yê wan Gulbaroja ev ji welatên derve ji bo kargeha Kaşû de yên û wan Gulbaroja diharin. Bînene berrama Mêdîn Kurdistanê. Eger hîn biçin YouTubeê veken û têda binivêsin û rûda stream wekû van navnîşanên derdikevin û hîn biçine beşê bernama Mêdîn Kurdistan û hîn bernama Mêdîn Kurdistan binêrin me çend kargekên durustkirina zeytê bawayekî profesyonal û kwaliteka berz lê Kurdistanê me wê nekirine hîn dikarin bibînin ka bi çi sistemekî kar dikin. Belê kargeha Kaşû bi vî sistemî kar naka belkû bi sistemekî jera bijne cold press anko givaştina sar. Ev sistemanê çawa kar dike. Ev Gulbarojên tên diçine di nava evan amîrên harînê de. Ev amîre dest pê dikin wan Gulbarojan navkên wan hemûya apreya presekî anko givaştinekê 56 sadê ji oyelî anko wê zeytê ji nav dertînin. Anko bi şêwazekî ewha oyel anko ew zeyt di nava wan Gulbarojan derdikeve. Heta niha em nekarîn anko kabaniyên me nekarin bijne nava lêrangehê de û evê zeytê kar bînin ji bo durustkirina wan xwarinên xweş. Evên deyk û xişkên me nava lêrangehên xwe de durust dikin. Dema ev amade dibe dişînin hinek bêjin tankên stanistî. Elwêrê dibin beşekê din. Elwêrê çi royê dide? Diçe du amîrên din ku jera dibêjin filtration anko palawtin. Ew amîre her du wê çi bikin wê evê zeyta ji beşê harînê ji hatî wê bikin zeyta xwarinê ya ewha. Her yekî ji wana 21 filter têdane. Anko ev zeytanê 21 qonaxaran diçe. Duv da dîsan wê demê jî nabê tu zeytê bixwe. Diçekê diçe filterê duêm. Anko palawtina duam. Palawtina duam dîsan 21 tabaqara wê derbas bibe û li wê demê wê bibe ev zeytanê ya amade em dikarîn bixwin. Anko beşê amadekirinê navkên Gulbarojan diharin û dikin ev zeyte û paşî dînin dikin ev zeytanê ya amade ji bo beşê pakêtnanê anko dixin di nava butlin cuda da. Li vê derê jî jêra dibêjne anko ji vê hemû qonaxara bijne cold press givaştina saf.
د ناوا بەشی ئامادەکردنê de 36 makînên harîna navkên denkên gulberojan hene hemû bi hevra jî kar dikin. Birêya givaştinê zeyta xwarinê di nava makîneyan de tê xwarê her wiha paşmaweş dibe alîkî ji bo candaran. ئێمە گرنگی ئەدەین بە هەر هاوڵاتێکی خۆمان بیسەلمێنێ کە زەیت ئێمە سروشتینە لە بەرامبەریا بڕی 1 ملیۆن دینار وەکو پاداشت وەربگرێ کە ئەمە دەلالەتە لەسەر متمانەبوونی من بە زەیتەکە 100% و بە خۆشحاڵیەوە ئێمە ئەتوانم ئەوە بە هاونیشتیمانیانی خۆم بڵێم ئەو گوڵۆبەڕۆژەی کە ئێمە بەکاری ئەهێنین جیاوازترە لەو گوڵۆبەڕۆژەی کە خەڵکی خۆمان لە بازاڕەکانی خۆمانە ئەیخوا و بەکاری هێنێ ڕێژەی زەیتەکەی جیاوازترە ئەو گوڵۆبەڕۆژەی ئێمە تایبەتە بە زەیت خۆی ئاماژەی پێکراوە سنفلاور ئۆیلە تایبەتە بە زەیت ئەم گوڵۆبەڕۆژەیە جیاوازە لەو گوڵۆبەڕۆژەی کە ئێمە لە بازاڕەکانی خۆمانە ئەیکرین بۆ خواردن و بە خۆشحاڵیەوە من ئەتوانم ئەو شتە بە جەنابتان بڵێم کە لە وڵاتی خۆمانە لە نیشتیمانی خۆمانە چەندین کارگەی زۆر بەڕێز بە سیقە و بە متمانەی تایە کە لە هەوڵی ئەوەدایە دەستی گەنجانی خۆمان بگرێ بهێنێتە سەرکار و ببێتە هۆی بوژانەوەی نیشتیمانەکەمان بەڕاستی و موادە خامەکەشمان کە گڵۆبەڕۆژەیە ئەم گڵۆبەڕۆژەیە وڵاتانی دەرەوە بۆمان هاوردە دەکرێت بەڵام ئەم گڵۆبەڕۆژەیە جیاوازە لەو گڵۆبەڕۆژەیە کە ئێمە ڕۆژانە بۆ خواردنی خۆمان بەکاری دێنین ئەم گڵۆبەڕۆژەیە تایبەتە ڕێژەیەکی زۆر لە زەیتی تێدایە کە دەکاتە نزیکەی لە 150 بۆ 60 زەیتە هاوکات گڵۆبەڕۆژەی دەرەوە لە 115 بۆ 20 زەیتە و ڕۆژانە توانای هاڕینی 15 تۆن لەم گڵۆبەڕۆژەیەمان هەیە کە دەکاتە مقابلی نزیکەی 20,000 لیتر لە زەیت ev her du amîrên filterîng anku palawtina zeyta givaştîne her yekî ji wan e qonaheka palawtina zeyta xwarinê dike. Ev dibe yekemîn kargeha zeyta xwarinê ku bi sîstemê givaştina sar cold press kar dike li hemû Kurdistan û Iraqê. ئێمە بەشی ئامادەکردنین لە کارگەی کاشۆ بەشی ئامادەکردنی پێک دێت لە دوو بەش ئەم دوو بەشە بەشی یەکەمیان بەشی هاڕینە کە لە ڕێگەی 36 ئامێرەوە ئەنجامەدرێت ئەم 36 ئامێرانە هەر یەکەیان توانای هاڕینی 7 کیلۆ هەیە لێ کاتژمێرە کە شێوازی هاڕینەکە بە شێوازی سیستەمی کۆڵد پرێسە کە ئەم سیستەمە سیستەمێکی گوشینی زەیتە نەوەک کە گەرمکردنی تیابێت یا خوشتێکی لەو بابەتە تەنها گوشینە گاز زەیتەکە لە ڕێگەی سلندەرەکانەوەتە دەرەوە پاشماوەکەشی لە ڕێگەی نۆزلەکەوێتە دەرەوەکەم پاشماوەیە بۆ علەفی ماسی ئاژەڵ بەکارێتەوە لە کارگەکانی هەر کوردستانی خۆمانە وەریەگرن و دووبارە بەکارێنەوەوانێ بۆ علەفی ئاژەڵ بەشی دووەمانەیە لە نێو کارگەی کاشۆدا بەشی دووەم بەشی فلتەرکردنە پاڵاوتنی ئەم زەیتە کە لە 3 بەرمیل پێگاتوە 3 خەزان ئەم خەزانانە لە سیستەمی سانستیلی ئیتاڵین کە توانای هەڵگرتنی خۆراکەکە زۆر بەرزترەکاتەوە ئەم زەیتە بەرزترە لە هەڵگرتنی لەوێدا و هەروەها ئەمیش بە دوو فلتەر ئەکرێت فلتەری یەکەم و فلتەری دووەم فلتەری یەکەم توانای پاڵاوتنی زەیتی هەیە لە ڕۆژێکدا 15,000 لیتر و فلتەری دووەم 10,000 لیترە پاڵەوێت و لە دوای پاڵاوتن ئەچێتە بەشی پاکێجینەوانێ. Xwediyên kargehê bi harîkariya cûtkarên Kurdistanê dixwazin bi hevra van cûre gulaberojan li Kurdistanê biçînin. لای هەمان ئاشکرایە لانی بەرەوپەشتنی وڵات پێویستی بە دوو سێکتەری سەرەکی هەیە کە یەکیان کەرتی کوشتکاڵە ئەو تریشیان پیشەسازی کارگەکەی ئێمە خۆشبەختانە ئەتوانێت هاوشەوی هەندێک کارگەی تر کە لە هەرێمی کوردستانە هەن هەردوو سێکتەرەکەی لە خۆ گرتووە ئێستا ئێمە لە وڵاتانەوە لە پارتی یەکەمە لە بەش یەکەمە ئێمە موادهێنین و ئیکیم بە زەیت کە باشترین زەیتی های کوالەتی لێ بەرهەمێنین موادە ئەوەلەکەمانەمێنێت ئێمەش کە ئەتوانین خۆشبەختانەوەکو هەر کارگەیەکی تر ئەگەر پشتیوانی و هەماهەنگی حکوومەتمان لەگەڵا بێت کە ئەم موادە لە
هەرێمی کوردستان بچێنین. خۆشبختانە ئێمە کەشوهەوای هەرێمی کوردستان لەبارە تەنها پێویستمان بە هەماهەنگیەک هەیە کە حکوومەت کار ئاسانی بکات و کۆمەکی جوتیارەکان بکات تاکو جوتیارەکان توانن ئەو گوڵبڕژانە لە هەرێمی کوردستان و جۆرە گوڵبڕژەیە کە تایبەتە بەزەیت لێرە بچێرێ کە بەڕاستی ئەبێتە هۆی بژانەوەیکی زۆری ئابووری. ئەگەر بیرت بێت ئەگەر ینی وەبیر خۆت و هەونیشتیمانانیشی یاخەمەوە ئێمە ساڵانە هەموو عراق پێویستی بە نزیکی ملیارێک و 300 بۆ 400 میلیۆن دلار بۆ کڕینی زەیت. بێنە بەوەی کە هەرێمی کوردستان نزیکی 400-500 میلیۆن دلار پارە سەرفەکە. ئەگەر ئێمە بتوانین ئەم بەرهەمە لە هەرێمی کوردستان بچێنین بەڕاستی ئەتوانین بێتە داهاتێک و ئەتوانین بکەینە سەرچاوێکی داهاتیش بۆ هەرێمی کوردستان. لەبەر ئەوەی کە کەشوهەواکە لەبار و بەرهەمەکە لە ناوخۆیە ئەگەر ئێمە جارێکی تر ئەمە بەرهەم بین هەناردەی وڵاتانی دەروی بکەن وەکو دووەلی خلیجوانە کە خواستێکی زۆر لەسەر ئەم جۆرە زەیت هەیە و کەشی هەوای ئەوان لەبارنیەوەی ئەمە لەبارترە وەکو هەرێمی کوردستان بەڕاستی توانین بگەینە سەرچاوەیەک و بژانەوەی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان. بەشێ بەرامانین و پاکیتینگê 4 ئایتمان دروست dikin. Her ji 800 milîlîtr ta digehe 5 litrî. Hemû debejî yan jî botlên plastîkî li kargeha kaşûtên dروست kirin. Sê amîrên drûstkirina van de ban anko botlan di nava kargehê de hene. Hemû jî hevra dikarin 23,000 botlan cor bi cor di 24 demjimêran de dروست bikin. ئێمە وەکو بەشی بەرەمێنانی کارگەی کاشۆ بۆ بەرەمێنانی زەیتی سروشتی گوڵە بەڕۆژە سەرەتا کە دەست دەکەین بەکارکردن شتێکی پاک و خاوێنی شوێنەکەمان دەکەینەوە. پاشان دەبە ئەهێنین لەو شوێنەی کە دروست دەکرێت بۆ بەشی بەرەمهێنان و دەست دەکەین بە دروستکردنی دەست دەکەین بە بەرەمێنانی زەیتەکە. و لە بەشی پاڵاوتن کە زەیتەکانمان بۆ ئەنێرن ئێمە 4 تانکیمانەیە کە زەیتەکانی تیا خەزن دەکەین. هەر تانکیەک بڕی 3000 لیتر زەیت خەزن دەکات و کۆی گشتی ئەو زەیتێکە لە تانکەکانی ئێمەدا هەیە ڕۆژانە بەرهەمی دێنین 12000 لیترەکات و دوو خەتی بەرەمێنانمانەیە. خەتێکیان بۆ بەرەمێنانی 800 ملیلیتری و لیتر و نیوە و خەتی دووەممان بۆ بەرەمێنانی 3 لیتری و 5 لیتریە. ئێمە لە ماوەی سەعاتێکە لە خەتی یەکەم ئەتوانین 500 بۆ 600 دەبە بەرهەم بێنین و پاکێجینی بکەین و بینێرین بۆ بەشەکانی تر و لە خەتی دووەمی بەرهەمێنانمان ئەتوانین لە سەعاتێکە 300 بۆ 400 دەبە بەرەم بێنینی و ئامادەی بکەین و بینێرین بۆ بەشەکانی تر. ئێمە زۆر خۆشحاڵین لێرە هەمومان ئافرەتین حەوت کچی کوردی خەڵکی شاری سلێمانی کار دەکەین بەیەکەوە و زۆر خۆشحاڵین کە ئەتوانین شان بەشانی هاوڕە کوڕەکانمان لە کارگەکە جێ دەستی خۆمان دیار بێ و ئیشەکانمان زۆر بەباشی بۆ ڕێکپێکی بکەین. Berhemên vê kargehê hîç madeyên parêzer naxin di nava berhemên xwe de. Lê beşê quality kontrol li taqîgeha kargehê hemû testên kîmîkî û fîzîkî li ser berhemên xwe encam didin. ئێمە لێرە لە بەشی کوالیتی کۆنترۆل ڕۆژانە بەردەوام تست بۆ بەرهەمەکانمانەکەین. دوو جۆر تستمان هەیە، تستی فیزیایی و تستی کیمیایی. تستە فیزیایەکان وەکو تام و ڕەنگ و بۆنی بەرهەمەکە هەم لە مادە خاوەکەواتە گوڵە بەڕۆژەکەی و زەیتەکەشی. پاشانیش بە دوواداچوون بۆ ئەو زەیتاناکەین کە لە بەشی بەرهەمێنان و پاکێجین هەیە لە ڕووی جەبەکەوە ستیکەرەکەی تەریخەکەی هەموو شتێ مەزبوط بێ. تستە کیمیایەکانیش لێرە لە مختبەرەکانمان کە دوو تستمان هەیە ئەویش ئەسید ڤالی و پێرۆکسایدە. بەشگەلەوە تستەکانمان ئێمە بە پێی ستانداردێکی جیهانی یەکەین کە ئەویش ستانداردی کۆدەکسە لە ژێر چاودێری هەردوو ڕێکخراوی WHO FAO نێودەوڵەتیایە. بەشگەلەوە نەتیجەی ڕێکخراوی SGAC سویسریشمان هەیە کە لەخوا بەزیابێ بە نەتیجەی زۆر نایە بۆمان هاتەوە و هەموو داتاکان لە ژێر ستانداردان بە پێی ستانداردە. Berhemên vê kargehê li tevaya Kurdistan û navarasta Iraqê heya digeha welatên Nemsayê jî hatîne firotin. لە هەمان ئاشکرایە کە کەم و کوڕی زۆر هەیە لەلایەن حکوومەتەوە
دەربارەی سەردەم سێکتەرەکان بۆ خەڵکی کە ئەوەش کۆمەڵێک هۆکاری خۆی هەیە بە هەر شێوازێک بە بەڵام ئەوەی کە بۆی ئێمە گرنگە وەکو هاونیشتیمانیان وەکو خەڵکەی لە هەرێمی کوردستانە هەیە دەست بگرێ بەوەی کە هەیە کە ئەتوانین زۆر شت هەیە ڕزگاری بکەین لە نێوانیانە هەلی کار لە نێوانە ئەو کارگانی کە هەیە لە نێوانیانە گرنگیدان بۆ بەرهەمە ناوخۆیی کە هەیە هاوڵاتی ئەتوانێت زۆر بە ئاسانی بەشدار بێت لە بژانەوەی کارگەکانی ناوخۆدا بەکڕێنی ئەو کەلوپەلانی کە لە ناوخۆدا بەرهەمەهێرێ چکە بەڕاستی کاتێک کە تۆ هەر پارچەیەک یان هەر جۆرە خواردنێک یان هەر شتێکەکڕێک کە بەرهەمی دەرەوەی وڵات بێ تۆ بەمە دائیمەن دەستی کار لە هەرێمی کوردستان کەمتر ئەەکەیتەوە بە پێچەوانشەوە ئەو کاتێک کە تۆ بیل لەواکەیتەوە هەر بەرهەمێکی هەرێمی کوردستان بکڕیتەوە کە بەڕاستی ئێستا لە ئێستادا لە زۆر بوارە شتی باش هەیە ئەمە بێتە هەماهەنگێکی تۆ وەکو هاتاکێکی کۆمەلگا بۆ بەرەوپێشتنی بۆ بەرەو پێشبردننی کەرتی پیشەسازی و کردی کۆشتۆکاڵ لە هەرمی کوردستان ئەگەر ئەم چەند ساڵی دوایی دیقەت بین چەند کارگەیەکی زۆر زیاتر لە هەرمی کوردستان کراوەتەوە لە بوارەکانی چیمەنتۆ لە بواری شیش لە بواری پلاستیک لە بواری حتا کارگەی زەیت بە هەموو جۆرەکانیەوە کارگەکانی سرکا کارگەی دۆشا و هەماهنگی و هەماهنگی خەڵک و هاونیشتیمانیان بەوە ئەبێت کە بەڕاستی ڕووبکەنە ئەو بەرهەمانی کە لە هەرێمە هەن اف کارگاه زیتا گلبروجان به گواشنا سارت کو ساخلمترین ریکه جبو برمانینا زیتا خوارنه با اوائه که سروشتی لسلیمانی زیت برهمتینه هیا لسر بطلن برهمین خوشی نویساندینه اگر سروشتی نبه مسزا بدن اف جی میدین کردستانه